یەکێکە لە کۆنترین نووسەر و ڕۆژنامەنووسی کورد لە ساڵی 1960 بە فەرمی دێتە نێو جیهانی نووسین و ڕۆژنامەگەریەوە. من لە عمری دەتوانم بەڵام 15 ساڵێەوە دەستم بە کۆکردنەوەی کتێبکردن و عاشقی کتێب بوومە تا ئێستا پێم وایە لە سنووری ئەگەر 20,000 زیاتر نەبی 20,000 دانە کتێب کەمتر نییە لە کتێبی چاک و بە کوردی و بە عەرەبی و گۆڤاری چاک و هەموو گۆڤارە چاکانی کوردی ئیکۆن و نوێ هەمان کتێبە گۆڤارە چاکانی وڵاتانی عەرەبیشی تێدایە. ئەوە باسی ژین نامەی 140 کەسی کوردستانی مۆمتاز حەیدەری نووسەر و ڕۆژنامەنووسە دێرینەکەی کورد لە تەمەنی 84 ساڵیدایە. دەڵێت زاکیرەم باشە و بەردەوامم لە نووسین و خوێندنەوە بۆیە داوا دەکات پێش ئەوەی کۆچی دوای بکات بە چاوی خۆی ئەو هەموو پەرتوک و گۆڤار و ڕۆژنامە و ئەرشیف و دوکۆمنتانە ببینێت کە لە نێو کتێبخانەیەکی تایبەت بە خۆیدا دانراون و خوێنەران سوودی لێوە دەبینن. من داواکاریم ئەوەیە تا لە ژیاندام یعنیکە ئەو لە ژیانە زۆر ماندوو بووم و هەوکو ئێستا ئەوانەی کە دەدێنە کتێبخانەکەی من شارەزان و کتێبێکی تایبەتیش ئامادە کراوە جگە لە کۆبەڕەمەکانم 15 بەرەك زیاتر مادەکەی یعنی پارچە زەویێکی چاکم دەستکەویتن مادەکەی ئەگەر یارمەتی پارش بدە هەر باشتر ئەگەر نابخۆم بینا بکەم کتێبخانەیەکی سەربەخۆ مۆدرن بیتن و ئەو جۆرە کتێبخانە بێت کە خەڵکی کوردستان ئەکادمیەکانی کوردستان نووسەرانی کوردستان بە سوودی لێ بکەن تەنانەت ئەو مفوت ئەو شان دێنەوە کوردستانش شانی کولتوریان سیاسی کە باسی کتێب دێ پێیان بگوتە کتێبخانەشوە دێن زیارەت دەکەن سەر یعنی بە شانازی و تەماشا دەکەن چاوەڕێ ئەو ڕۆژم وەک دەڵێت لە ئێستادا زیاتر لە 20,000 پەرتوک و گۆڤار و ڕۆژنامەی سەردەم و قۆناغە جیاجیەکانی لە نێو ماڵەکەیدا کۆکردوتەوە وە لێ لە قسەکانی داوا دەردەکەوت کە فەرامۆش کراوە بۆیە نیگەرانە لەوەی ئەو هەموو بەرهەمانەی لە قاتی سەرەوەی ماڵەکەیدا خستوێتی نێو کارتون و عەلاگەدا و هەڵی گرتوون. ئێستا کە بەتایبەتی پاشە ڕاپەڕین ژمارە زانکۆکان لە کوردستان زۆر بووە ژمارەی وەکو سنتەرەکان لێکۆڵینە زۆر بووە کۆمەڵە گەنجکۆ بە سەدان گەنجی کۆد ئێستا خەریکی توێژینوێن بەگشتی سەرچاوە لە کوردستان کەمە لە سەرچاوە بە جۆرەی مەسەلەن ئاستی عێراق وڵاتانی عەرەبی بۆیە کە ئەو کتێبخانەی من تا ڕادەیەکی تەواو یعنی پاڵپشتا یارمەتی دەرا بۆ ئەوانەیە کە توێژینەوە بەدەستە توێژینەوەی ئەکادمی زانکۆکانی وەکو سەلاحەدین سلێمانی کۆیە دهۆک هەموو ئەو خوێندکارە ئێستا تەڵەبەی ماستەر تاواکرد دکتۆران تاواکردیا با چارچوەیەکی شتەکەیدا لەو ماڵەیدا 406 کەس کتێبی وەرگتووە 1385 کتێب وەکو سەرچاوە بۆ نامەی ماستەر بۆ نامەی دکتۆرا بۆ نامەی بەکالۆریۆس هی دیکە دەکەی وەرگیراوە. مۆمتاز حەیدەری نزیکەی 20 کتێبی نووسیوە و خاوەن و سەرنووسەری 2 گۆڤار بووە وەلێ لە ئێستادا لە بەرباری دارایی گۆڤارەکانی وەستاندووە و بەڵاو ناکاتەوە. کتێبێکیشی نووسیوە کە تێیدا میدالیای ئیفتیخار پێشکەش بە 7 ناوی دیار و ناسراوی کورد دەکات و لە کتێبێکی تری خۆشیدا ناوی 406 کەسایەتی نووسیوە ئەوانەی کە سەردانی ماڵەکەیان کردووە و کتێبەکانی بردوون و سوودی لێوەرگرتوون. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.